لە قەزای سۆران بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەمتر بە هاوڵاتیان دەدرێت. ئەمەش ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و وای کردووە ئەرچی سەرشانی هاوڵاتیان قورس بێت و مانگانە بۆ هەر ئەمپێرێک 9,000 دینار بدەن. وڵاهی نازام سۆران لەگە هەموو شوێنەکان فەرقی هەیە. کارەبای سۆران ینی ئەمپێری 9,000 هاتیە 9,000 دینار زۆرە. یعنی خۆ مستەمر کارەبا پێ نەکرایە. ئەمە داواکاریمان ئەوەیە کە کارەبای مۆریدەی هەر نەمێنێ پارەکە لە زیاتی بدرێتە مۆریدەی بدرێتە کارەبای ڕیسی کارەبا چکە کارەبای ڕیسی هەبی خەڵک مشکلی کەمتر دەبی. بەس بەداخەوە من نازانم کە مۆریدە هەبیتون و پێدەکا زیاد پێ بک و کەم پێ بکە هەر 9,000 جاران کارەبای ڕیسی زۆر زیاتر بوو کەمتر بوو عفوان کرێی مۆریدەی کەمتر بوو ئەو جارەی کارەبای ڕیسی زیاتر بوو نیشتیمانی کەچی ئەمپێری 9,000 شات بوو. کارەبا بەگشتی لە هەرێمی کوردستان وەک پێویستنەوە خراپە بە تایبەتیش لە دەڤەری سۆران کارەبای نیشتیمانی وەکو پێویست نادرێت. ئەمە شوای کردووە لەم قەیرانە ئێستا و لەم دۆخە نەهەموارە ئێستادا باری دارایی هاوڵاتیان قورستر بکە. بۆیە لێرەوە داوا لە وەزارەتی کارەبا دەکەین کارەبای نیشتیمانی زیاتر بە دەڤەری سۆران بدرێ بە بەراورد لە شوێنەکانی تر بۆ کەمکردنەوەی بارقورسی هاوڵاتیان لەم قەیرانە و دۆخە نەهەموارەی ئێستادا. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی کارەبای سۆرانیش هۆکاری ئەوەی کە کاتژمێرەکانی کارەبا لە سۆران لە چاوناوچەکانی تری کوردستان کەمترە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە هێڵەکانی گواستنەوەی کارەبای قەزاکە توانایان دیاریکراوە و ناتوانن کارەبای زیاتر بگوازنەوە. لە ئێستادا هەبوونی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی تا ئاستەشی باش زیاد بووە نزیکەی 18 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە و لە ڕۆژانی داهاتوش زیاتر ئەبێت و لەو ڕۆژانەشکەوە کاتژمێری کارەبا کەمترە لە شوێنەکانی تر بە بەراورد دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هێلەکانی گواستنەوە ناتوانین لە کاتی کە وزە زۆر سەرفەبی بارێکی زۆری لێبار بکەین لەبەرەوەی ئاستی گواستنەوەی محەدەدا. بێگومان ئێمەش لێرە نزیکەی چار 13 ناحیا 500-600 گوند کارەبای نیشتیمانی هەیە و هەروە چار قەزاش هەمووی لەسەر یەک هێلی گواستنەوەنە کەوا لە نێوان هەولێر و سۆرانە هێلەکەش جووت لاینە. قەزای سۆران 7,000 هاوبەشی کارەبای هەیە. لە وەرزی هاویندا 14 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دراوە و لە وەرزی زستانیش تەنها 9 کاتژمێر. ئێستاش کە وەرزی پاییزە پێدانی کارەبا گەیشتۆتە 18 کاتژمێر. کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی وای کردووە کاتژمێرەکانی کارەبای مۆلیدە زیاد بکات و خەرجی زۆر لەسەر هاوڵاتیان بکەوێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.